دکتۆرە دەتوانی هیچ لەسەر ئەم بابەتە بڵێ؟ لێی خۆش بوو تاکە گوناحم ئەوە بوتم کوڕم پرسیارەکان چۆنە وتی زۆر قورسەوتم نانەگیانەکەم وەڵام بەرەو خستە زۆر سوکایەتی پێکرد زۆر سوکایەتی پێکردم مامۆستاشم لەگەڵا بوو ئیتر لەوە هەروازی نێنا جارێکی تر لێی خۆش بووم کردمە قوربانی خۆنەرەکانی باوکی کەچی باوکیشی مانگی جوان لە پێش دراوی حاکمە ڕەشی لێکردم وتی پێم بەسەرتەوە ناچێنی شتیبانەمە من پێشمەرگەم برام کوژراوە با منیش بکوژریەمەوە دیار بوو پلانیاندا نابوو بەخوا تاکە گوناحم ئەوە بوو بەمیلا تاکە گوناحم ئەوە بوو لاشم نابوو بەس لێشی خۆش ببم بەس وتم با فێر بێکە دادگایە ئەوە نەسوکایەتی بە مامۆستانەکە سەوتەکانی جنێوی وایتیایە وڵڵە بۆنی خوێنی لێیە کێشێتانە بوو 2009ەوە بۆچی دکتۆری ئیدریس کێشەی لەگەڵەویش دروست کرد بوو؟ نەگیانەکەم کێشەی نەبووە و لەگەڵیە نەبەخوا کێشەی نەبوو لەگەڵیە نەبەخوا منیش کێشەم نێ کێشەی وام نەبارەوە ڕۆژی کوشتنی لە منەکرد لە زەرە و تاکە وشەیە ئەو برامۆستاکانی برادەرم لێرەن دەتانەوێت چیتان بۆ بکرێت دکتۆرە؟ ببێ بە دەرز ئەم کوشتنی هاوسەرم ئەو هەری تاوانەکەن لەبەردەم پارێزگارە لە سێدارە بدرێتەوە مامۆستای زانکۆکەم نییە ئیدریس کوڕێکی زۆر بەتوانا بوو وتی شتێک گیان ئەمڕۆ من پێم سەعاتدا ئەچمە محافەزە لەسەر سۆلەر پانێڵ کۆبوونەوەمانەیە خەریکی مەشروع خزمەتکردن بوو پیاوی من زۆر باش بوو من هەرچی بڵم لەوانەیە بڕوان پێ نەکەن ئەڵە ژنەکە دڵی گەرمە چ پیاوێکەیە دەستی خەزانی باش کە دوای ناخود خواردن حازر کردم بڵێ تۆ ماندوو پیشنەکە دەستی خۆش پێ بۆم خواردنە خوا بۆ ئێمە بێڵێت چش پیاوێکەیە پشتی ژنی بگرە بڵێ لەسەر پێکاری خۆت بوەسە بەرگری لە مافی ئافرەت بکە ئافرەت لەم کۆمەڵگایە زوڵمی لێکرێ تۆ ببەرە پێشنگ بەرگریان لێ بکە هەرە پیشانی یام دکتۆراکەم لەسەر مافی ئافرەت بێ ئەوە نابووی شەهێدن ئەو حوڕیەتەی من هەم بوو زۆر کەم ئافرەت هەیەتی حوڕیەتێک بە مانای کەلیمە بڕوان بوویە پێبوونێ بە مانای کەلیمە خۆتان خۆش بن دکتۆرەگە لێرە فوات ئەمە ئەگەر هاوکارم پیشانەی بدە تەرمی دکتۆر ئیدریس ئێستا گەیشتەوە ماڵەکەی بڕیارە لێرە لە ماڵەکەیدا خێزانەکەی هاوژینەکەی هەروە منداڵەکانی دوکچەکەی ببینن لێرە مامۆستایەکی زانکۆش لەگەڵ مندا دیارە لە کۆنەوە دکتۆر ئیدریس دەناسێ ئەو دەیویست پەیامێکی بگات من لەگەڵ مامۆستای قسەکە مامۆستای یەک پەیامم هەیە حکمی مەلا مستەفا بەسەر قاتیلەکان جێبەجێ بکەن کوردستان ڕزگارێ بێ حکمی مەلا مستەفا ئەو کەسێکی کوشت ئیعدامی بکەنەوە لە عینەن شوێنە با بێتە دەرس و عیبرەت تۆ لەگەڵ دکتۆر ئیدریس تەڵەبەشم بووە و خەڵکی شارێکی شین و هەموو حیاتمان پێکەوە بووە تەنها کەسێک کە دعوەتی کرد بووە کوین ماری بۆ حەفلەی تەخەڕوجەکەی من و خێزانەکەم بووین لێرەوە لە هەولێرەوە چوون بۆ کوین ماری بۆ حەفلەی تەخەڕوجەکەی من دکتۆر ئەنوەر عوسمان غەفورم مامۆستای بووم بەڵێ فوات ئەمە دەبینن ئەمە دیمەنی هەنانەوەی تەرمی دکتۆر ئیدریسا کە ئەمڕۆ بەیانی لە کاژێر 8 و 15 خولەک لێرە لە ماڵەکەی خۆیدا لەلایەن یەک لە قوتابیەکان لە زانکۆی سۆران کە هاتەبوو دەستڕێژی گولەی لەسەر دکتۆر ئیدریس لە ماڵەکەی خۆیدا کردو کاتە دکتۆر ئیدریس بەتەنیا بووە دەگوترێ ئەم قوتابیە زیکت شد لە 2009 کێشەی لەگەڵ دکتۆرە نیشتیمانی هاوژینی دکتۆر ئیدریس هەبووە کێشەکە لە دادگە بووە تەنانەت ئەمڕۆ بەیانی هەڵی کوتاوەتە سەرماڵیان کە بەتەنیا دکتۆر ئیدریس ئەو کاتە لە ماڵەوە بووە و زیاد لە سێ گولەی بە دکتۆر ئیدریسەوە ناو دەست بەجێ لە گیانی لە دەستداوە هەروەها هەر هەمان ئەم گەنجە ڕێژی گولەی کردوتە سەر ڕاگەری کۆلێژی یاسای زانکۆی سەلاحەدین و هەروەها یەک کەسێکی تریش لەو زانکۆیە کە کاری کردووە هەر بەم هۆیەشەوە ڕاگەری کۆلێژی یاساش گیانی سپارت و ئێستا تۆمەتبارەکە دەستگیر کراوە ئەوە ڕاگەاندراوە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە کە تۆمەتبارە دەستگیر کراوە دوای وەی تەرمی دکتۆر ئیدریس برا